ئەوەتەی کۆچەیە کۆجەکەم ئەوەتەی گڕ هەیە ئەسووتێم ئەوەتەی ئاو هەیە ئەخنچێم ئەوەتەی تیخەیە قوربانیم ئەوەتەی خاکەیە بێ خاکم ئەوەتەی شاخەیە من تلۆرە بمەوە و ئەوەتەی دار هەیە لێ ئەدرێم من لە پێش موساوە ئاوارم پێش مەسیح من خاچم پێش قورەیش من زیngە بە چاڵ و پێش کسێن من سەری بڕاوم ئەنفا لە ئەنفا لە ئەنفا لە ئەنفا ئەوە جای گشت لە داوێ و خەڵک هجومی کرد داوێ چەند داوێ هاتە من ئێمە وتمان چێ وتی وەڵای حکومەت جێشی دەرکرد لە گلایەکەوە ئەوێ ئێمە ڕاکەین وەڵای حکومەت ئەما کوشە کیمایەکە نەبانمانە کیماوی لە ترس کیماوی ئەمانە خەڕ ڕای کرد ڕای کرد وەڵای حکومەت هاتینە کۆڵەجۆ لە کۆڵەجۆ کردێ با ئەوەی کردێ باوباران و سەرما و بشوێنی هاتنە کۆڵەجۆ لەورە کردێ باوبارن ئەمانە ماوەی خەڵ لەورە ماوە نازانم 10 ڕۆژی 15 ڕۆژی شتێوە ما لەورە وەڵا ئەم جاسایرە زیل هاتە شوێنی خەڵکەکەی بردووە خۆرەتیو لە خۆرەتیش ماوەیە ما ئەو خەڵکە ئەو ئاخر زەمانەوە خۆتان بیستانەوەی نەکرد لەورە ماوە ئەمجا چی کرد ئەمجا باری کرد بۆ تۆ بزاوە جاهێڵەکان کوڕەکانی لەنەوە برد بۆ تۆ بزاوە لەنەوە بارێنی کرد لەورە ئەمجا دەستی کرد ژن بردن اینجا ژنەکانشی برد لە تۆ بزاوە ماوەیەمان مان لەورە ماوەیە جامانیانەوە کرد وا جامانیانەوە کرد کوڕەکانیان وەجا کردەوە هەرزەکار و ئەمانە ڕیشەرمی ماوە لەورە پاکەفتی چیان لەوان کرد ڕوتیانانەوە کرد بە شەوەڵەکە لە پایانەما شەو فڕیان دا و ناوسایرە زیل و ئەیابرد کەسی زانانی بۆ کوێ ئەبرد هەتاکو تەقریبەن 15 ڕۆژ ئەوە حاڵی بی ئەو خەڵکە ئەوە ژنیش لەیلاوە لێدان و بڕۆ بڕۆ و برسێتی و قژ و پاڵە بۆ کەس و کار خۆی ئەگیرا و ئیتر مەپەرسە ئەو ئاوها ئەو مشکلەکە ئاوها بی دوای ئەوجا ئەمجا چی کرد جامانەوە کرد ئەمتری ئەمجا جامانەوە کرد ئەختیار و ڕیچەرمی برد بۆ نورە سەلمان ئەختیار و ڕیچەرمی بردی بۆ نورە سەلمان و ژن و جاهێڵ و ئەمانە شەبار کرد بۆ ڕمادێ ژن بردی لە ڕمادەی ترێمە چامان وەژن نەکەوت چی وەزەر هات چینی هات چی لێ کرد خنکانی ماینەوە ئێمە تەقریب لە نورە سەلمان فرە لێ مرد هەر وەڵڵاهی گشتی لە برسا مرد هیچی پێ نەدا لێی ئەدا دەرمانی هینی کردە ناو ئاوە خەڵکی کوشت وە دەرمانەکە بەخوا کردێ ناو ئاوە بڕێ خواردی وەزنێتی چای کۆربی وکا هەموو زانێ چای کۆربی ئەو کابرا مرد مەپەرسە چی کرد برسێتی و تینێتی و لێدان و بڕۆ بڕۆ ئاوها هەتاکو 6 مانگ من لەورە بیم ئەم ڕۆژ و ئەو ڕۆژ 2 سەمونێدا پێ 2 سەمون و شکۆبی بەخوا مەگەرەوە بەرتی و دەست بکردایە هەت خوارد ئیتر لە برسا ئەغڵبەی لە برسا مرد کاکە نانی چی بەخوا لە برسا یەک شتێکیان نەداوە ئێمە یەک پیاسەوە نازانم 2 دینار 3 دینار ئیتر لە برسا مرد ئەو خەڵکە بانگ و سەڵابی ئەگیرای لێونەکە نەجان جارە ئەجاجا زرمێکێدا لە توی پشت خۆڕایی برتێک کرد ئەو ڕاستیە لەورە لە شوێنێکە داتێنێ هەوەسی بێ هات زلمێکێتا لە یەکە زلمێکێتا لەوەکە لە خۆڕایی سەوچاری هاتنە ژیر و عەلی حەسەن مەجید و لێک دوو ئەسکاراوە گۆچان بەربی لە جاهێڵەکان هیچی پچ خۆڕایی و گۆچانی دالیان ئەرە وەڵا چۆن وەدارەنیشتە نا ئەو ڕان و جەڵا بۆ چشتی و لە قسەکەیت و لێ ئەدا وەدارەکەی خۆیان و گۆچان زۆر لەو ناوین ئەختیار کەوتی لە بیری ماگە ئەو پیاوەوە خۆمێژم ئاوی خواردەوە ئاوەکەی دەرمانی تێکرد مرد هەردوو چای وەزنێتی کۆربی مرد جەنازەکەی ئێمە خۆمان جەنازەکەمان برد نەختە بردمە نایشتم پێ لەو ڕاستی کردمانە نەختە چاڵمان بگوی کردمانە ژیرۆ شوێنەکە هینە بەرد و چیشتە وەک شاخ سەگرمە داجا سەگ ڕۆی نام سەوی چی خواردی تەواوی بەخوا قەورسانمان کردی باوەڕکەوەکە هەمە خۆی زانێ قەورسامان کردی وە کوردەواری خۆمان نەڕێوتم چی بێت بەردمان ناوێت قەورسانەکە لەبەرەوە بۆ دیارییان هەموو ئەمانێ کرد کورداوی کاتێ ڕەماچی یا قاورێ نەما کشی شۆفر تەختی کردە و مەی تو چی تا لەوڕە سەگ بۆ خۆی سەوی خۆ بڕە خێراتی دەری کرد خەوری چی کشی دەرک لەو ڕاستیە وەڵڵاهی ئێمە 12 ماڵمان ڕۆیە 12 مان ڕێک
ماڵ خۆم و مناڵ و ماڵ باوکم و مناڵەوە ماڵ ئەحمد برام و مناڵ و ماڵ حاجی مەحەموو مامەم و مناڵ و ماڵ ئیدایەت کوڕی و مناڵ و ماڵ شکور و مناڵ و شکر کوڕ حاجی مەحەمەوە ماڵ حاجی ساڵح و مناڵەوە حاجی مەجید و مناڵەوە تاعیر و مناڵ و توانزە مامان ڕوێ بێ قەزابی یەکەیەک سەعات 2 شەو ئەوەی لەورە بێ ئەو خەڵکە ئەوەی لەورە بێ پیرەژن و ئەختار لەورە مای هەرزەکاری تیانێ کەم هەرزەکاری کشتی بردی تاقاتی کردووی نەمای سەعات 2 شەو ئافل ئامیدا سەدا حوسێن وتی غەیر مام جەلال كلكم آف العام طلع سرا كلكم ترهق معنا السرطانية ما نليت أنا نتزيمت أنا نحق معنا السرطان حتى كو بياني مغرب حتى بياني مغرب والله كاكا بخواتي زلام زلي خوالة برسيا عرب بقرآن زلي خوالة برسيا أمزا ما هو بياني مغرب أفو يلقرد أفو يلقرد حكي تشت بلا ماني سنو وچی دا بێمانە وەرجە سکر و چای و خواردەمەنی وەڵا ئەکشی لێمان سەنەوە بۆ خۆمان ساتە قوزماین و ئیتر لە برسیا دەستی بێ بکە نیمەی بمرێ و کورە نیمەی شێت بی و نیمەی نادان لە خانی بەڕێوە خوارە هێزیتیانەی و لە برسیا داوێ و زەگنەی خۆمان و ئیتر هەچ کوێتیابی وەو حاڵەتە ئەم 6 مانگ من لەورە بووم 6 مانگ ڕێک دوای 6 مانگەکە 1040 کەسی بارە کرد ئەیا و لێرە بەڵای کرد بڕۆ خوابی تر لە بەرسامری بۆ خەچکە ڕێ تێ بخۆت چی تۆستە تێ بابی ئیسە ئێمە هاتین وەیرە بەخوا بێژی پێنج پرزە بە خەڵ بەنانەوی یەک ئانە ناچار ڕێم ئیتر هەچی ئیشێبی ئەموت کابرا وتی لێ ڕەحازیر هەزەکەکە ئیدارە بکە چیەکەی لەولاوە مناڵت نوێ لەولاوە سوکرت نوێ لەناوە کەس نەمێنێ ئەمە قسەیەکە حەلی بکەی وانە سەد مامۆ هەچی شێبێ ئەم کرد کرێکاری بێ گاوانی بێ لە قسەکرد و شوانی بێ هەموو زگەکەم تێر بێ هەتا ئەمرین دەی باشی چیکە پارەم نیاوە یەکۆی لاولا دوو لە قسەکەیت و ژینم هاوت ژینم هاودا جەچما بۆ ژێر بۆ سەیساقەونەوە دەستما کرد ئەمەلەوەی لاولا چیکە پارەمانایە کومجا حکومەت کورسا خۆماوتی زەوی وێنە خەڵکاکە بێن و زەوی وێنە خەڵک زەوی هاتوونە لە سموت زەیاندا پێمان ئەومانە فرۆشت بڕێەوە ئیدارەمان پێی کرد کردمانە خەرجی خواردمان ئەو پارێشە وڵی داواکاریمانەوەی بەخۆ بڕێ ئەمە حکومەتمان کردە حکومەت لە دەشتا پێشمەرەوە ئێمە بێ حکومەت بەخوا ئەی پێشمەرەوە ئەوێرە بێ بۆ شارکاکە ئەی بەخوا هێشتا ناتنە دەقابێکە بێژن ئەرێ ئێمە لە ناوچاو ئێمە فەوتیان داوای لە بردنتانیەکەین ئێوە ناوچاو ئێمە فەوتیان نەیانوتیوە کەسیان و قاپەکەمان ناتنە ئەرە بەخوا ڕەنگە جاجاریش خراوماکەن